ئەرکی میدیا گواستنەوە و گەیاندنی زانیاریەکانە بۆ بینەر و هاوڵاتی، بەڵام ڕۆژنامەنووس و میدیاکاران پێیان وایە بەشێک لە میدیا کوردیەکان چاواشەکردن و بەلاڕێدابردنی زانیاریەکانیان کردووەتە فاکتەرێک بۆ خزمەتی حزب و شەخص. لە دوای ڕفراندۆم و لێکەوتەکانەوە ژمارەیەک میدیای کوردی بێهەستکردن بە بەرپرسیارەتی و بە پەیامێکی دوژمنکارانەوە کەوتونەتە وێزەی کەرکووک و کەرکووچیەکان. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر دۆخی کەرکووک هەبووە. لێکۆڵینەوەیەکی جدی لە دۆخی میدیا بکرێ و کاریگەریەکانی میدیا بەسەر تاچی کورد بەگشتی تاچی کەرکووکی بە تایبەتی ئەو وەختە ئەوانە زۆر بە شێوەیەکی ناشرین و قێزەون لەو لێکۆڵینەوانەدا جیان دەبێتەوە و بە شێوەیەکی ناشرین وەکو میدیای چاواشەکار، وەکو میدیای ڕوخێنەر، وەکو میدیای تەنانەت ڕەنگە تۆمەتی بەکرێگرتن و ئەوانش بەخرێتە پاڵیان. ئێری بەراو عقاری کەیت بردووە، خەڵکی تووشی دووڕیان کردووە، خەڵکی تووشی ئەوە کردووە کەوا ماڵەکەی لەوانێ زۆر جا فکر لەو کاتەوە بیفرۆشێ و بەرەو شوێنی کە بڕوا کە ئەمە دوورە لە ڕاستیەوە. ئەمەش تاوانێکە بەرامبەر بە شاری کەرکووک و ناوچەدا بڕاوەکانێکن بەڕاستی. پەیامان نابەرپرسانەکەی بەشێک لە میدیا کوردیەکان کاریگەری لەسەر قوڵکردنەوەی کێشەنەوە خۆیەکان هەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تا ئێستا سیاسەتی چاواشەکارانی ئەو میدیایانە بەرامبەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بە کۆتا نەگەشتووە. پەیامەکانیان پەیامێکی خراپی کاریگەری خراپی ئەبێت لەبەرەوەی کاریگەری بە تایبەت لەسەر دۆزی کورد ئەبێت لەم شارە، لەبەر ئەوەی ئەم شارە جگەل لە هەندێک لە نەیارەکانی کورد و ئێمە نەیاری تریشمان هەیە هەمیشە دەیانەوێت کە کورد پێگەی لاواز بێت لەم شارە، بۆیە ئەو پەیامانە جگەل لە لاوازکردنی پێگەی کورد لەم شارە هیچی تر نییە بەو لاوە. نەگونجاوی کاتی ڕفراندۆم و لێکەوتەکانی دۆخێکی تایبەتی لە ناوچەدا بڕێنراوەکانە دروست کرد، بەڵام بەشێک لە میدیا کوردیەکان بێهەستکردن بە بەرپرسیارەتی با پەیامێکی ترسناکەوە کاریان لەسەر خراپتربوونی دۆخی ناوچە دابڕێنراوەکان کرد و بەردەوامیشن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.